دەمە وشکێ یاخود وشک بوونەوەی دەمی مرۆڤێکێکە لەو حاڵەتانەی کە زۆر باوە کاریگەریکی زۆرە کاتە سەر شێوازی قسەکردن و نان خواردن و قوتدان و نەخۆشیەکانی دەم و بۆنی هەناسە و هەروەها ڕێگەگرتن لی ئاسانە چارەسەریشی تا ڕادەیەک ئاسانە. توێژینەوە زانستیەکان ئەویان دەرخستووە ئەو بەڕێزانەی کە تەمەنیان لە خوار 40 ساڵەوەیە لە 4 کەسێکیان بەدەست دەمەوشکیەوە دەناڵێنن. لە کاتێکا کە تەمەنەکە هەڵدەکشێ بۆ سەر و 55 ساڵ ڕێژەکەش لەگەڵی هەڵدەکشێ بۆ لە 140. ینی بەنزیکەی لە 2 کەسێک دەکرێ بەدەست وشکبوونەوەی دەمەوە بناڵێن. وشکبوونەوەی دەم بۆ ڕووەدا لە دەرەنجامی ئەوەی کە لیک بەباشی ناڕژێتە ناودەمی مرۆڤەوە. ئەی لیک چۆن نەڕژێتە ناودەمی مرۆڤەوە؟ ئێمە ئێستا لە گرافیکەکەی تەنیشتی شمایی بینن هەر مرۆڤێک لە هەر لایەکی دەموچاویە 3 تاک لیکە ڕژێنی هەیە کە بە هەمووی بە 3 جووت. یەکێکیانەکەوێتە ئێراوە، ئەمە لیکە ڕژێنێکیان ئەلێرە. لیکە ڕژێنێکمان هەیە ئەلێرایە کە پێوترێ ژێر چەناگە لیکە ڕژێن، وەکێکیان ئەلێرایە کە پێوترێ ژێر زمانە لیکە ڕژێن. ئەم سیانە پیانەوترێ لیکە ڕژێنە گەورەکان. و جگە لەوەش بێشومار کە هەتاوەکو ئێستا زانست نازانێت چەندێکن بێشومار وردە لیکە ڕژێن لە ناو دەمی مرۆڤ و لە سەر ئەو نەرمەشانەی کە پێوترێ میوکەس بە زمانی ئینگلیزی کە لە دیوی ناوەوەی لێەوە دەستپێەکە و لەسەر مەڵاشوی مرۆڤ وردە لیکە ڕژێن بڵاو بوونەتەوە کە بە بەرداوامی لیکە ڕژن. بەڵام هەموومانە پێویستیان بەوەیە کە ئێمە سەرەتا لەشمان پاراو بێ تەڕ بێ بۆ ئەوەی کە لیکە ڕژێنەکانمان بتوانێت لیک بڕژێن. لەشمان بۆ هیچیەوە پاراوە بێ بەهۆی ئاو خواردنەوەوە. چەندێک ئاو خواردنەوە بەلای کەمەوە لە ڕۆژەکە 8 پەرداخ ئاو 10 پەرداخ و 12 پەرداخ باشترە، بەڵام بەلای کەمەوە 8 پەرداخ ئاو. لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی کە نزیکەی 12 تا 16 ساعت بە ڕۆژوە بین لەو ماوەیە لە ڕۆژوبوونی ئیسلامیە ئاو خواردنەوەمان نابێت. لەبەرەوە دەبێت لە پاش بەربانگە و هەتاوەکو کاتی پاشێوکردن بارتەقای بکەینەوە. بەچی بارتەقایەکەینەوە؟ لە کاتی بەربانکردنەوە 2 پەرداغاوە خۆینەوە و لە کاتی پاشێوکردنیشا 2 پەرداغاو ئەمە 4 پەرداخ بە درێژایی ماوەی بەربانگ هەتاوەکو پاشێ و کاتێکی باشتانە بەردەسایە کە 4 هەتاوەکو 6 پەرداخاوی تر بنۆشن. ئەو بەڕێزانەی کە بە ڕۆژوو نابن دەتوانن بە ئاسانتر ڕێکی بخەن لە پێش هەموو نوێژێک پەرداخێک ئاو لە پاش هەموو نوێژێک پەرداخێک ئاو یاخود ئەو بەڕێزانی کە نوێژیش ناکەن لەگەڵ گوێبیستبوونی بانگەکانە 2 پەرداخ ئاو بخۆنەوە. خراپترین کات بۆ ئاو خواردنەوە بریتە لەسەر ژەمەکان، ینی لەسەر نان خواردن ئاو بخۆیتەوە، چونکە ترشی گەدا ڕوون ئەکاتەوە و کردداری هەرس تێک ئەیە. باشترین کات بۆ ئاو خواردنەوە نیو سەعات پێش ژەمەکان و نیو سەعات پاش ژەمەکانە، چونکە ئەم کارە لەبەر ئەوەی کە لیک زیادەکە کردداری یەکەم کردداری هەرس ناودەمە ئاسانترەکە و جگە لەوەش هەستی تێربوون زووترەدا بە مرۆڤ و مرۆڤ کەمتر ئەخوا لە کاتەکانی تر. جگەلەوە ئەگەر ئێمە لیک لە ناودەممانە کەم بێت توانای قسەکردنمان باش نابێت. لەبەر ئێستا ئەبینی کە من بە ڕۆژم جاربەجار تفێق قوتێمەوەی کە بتوانم بە ئاسانی وشەکان بدوم. جگەلەوە وشکبوونەوەی ناودەمی مرۆڤ و کەمبوونەوەی لیک ئەگەری توشبوونی مرۆڤ بە نەخۆشەکانی پووک و کلۆربوونی دان زیادەکە، لەبەرەوەی کە لیک خۆی پێکاتێکی تفتە ناودەمی مرۆڤ بەرداوام لە پاشماوەی خواردن و بەکتریا ئەشواتەوە. جگەلەوەش نەبوونی لیک لە ناودەمی مرۆڤ و دەمە وشکێ هۆکارێکی زۆر باوی بۆنی ناخۆشی هەناسەیە. بۆ ئەم حاڵەتانە کە پەیوەندی بە ئاو خواردنەوەی باسمان کرد، هەندێک حاڵەتی ترمایان پەیوەندی بە گیرانی لیکە ڕژێنەکانەوە هەیە وەک هەر ڕژێنێکی تر دەکرێت تووشی گیران بێ، دەبێت سەردانی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری شێویلگە و ڕوو بکرێ بۆ ئەوەی کە هۆکارەکە بدۆزرێتەوە. ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بوو هەندێک جار بە نەشتەرگەری و هەندێک جار بە چارەسەری ئاسان حەل دەبێت. ئەم لیکە ڕژێنانە دەکتێکیان هەیە و دەکتانە ئەگیرێن. هەندێک جار وەکو بەرد وەکو چۆن بەردی گورچی لە هەیە بەردی ناو لیکە ڕژێنەکانی شەیە لە مرۆڤدا ڕوو دەدات. جگە لەوانەی کە عەرزم کردن هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ وشکبوونەوەی دەمی مرۆڤ کە بریتین لە بەکارهێنانی دەرمانەکانی نەخۆشە درێژخایەنەکان، بە تایبەتی دەرمانەکانی بەرزەفشاری خوێن و دەرمانەکانی خەمۆکی یان دەرمانەکانی دژە خەمۆکی کە دەکرێت هەموومانە دەم وشک بکەنەوە. ئەی بەچی بتوانین چارەسەری بکەین؟ ئاو خواردنەوە 6 مانگ جار سەردانی پزیشکیدان بۆ دڵنیابوون لە کارکردنی لیکە ڕژێنەکان
بەکارهێنانی هەویرێکی دان کە فلۆرایدی تێدا بێت ڕۆژی 2000 دانیشتن بەلای کەمەوە دوای دانیشتن ئەوەدەما وەرنادەین بەڵام لە هەویری دانا ئاگاتان لەوە بێ پێکاتێ پێ بترێت SLS سۆدیۆم لۆریال سەڵفەیت کەفکەرە دوای بۆتانە نووسینەوە لەسەر شاشەکە سۆدیۆم لۆریال سەڵفەیت ئەو مادێکەوە لە هەویری دانەکە کەف بکات بەڵام کاریگەریشی لاوەکی ئەوەیەکە ناودەم وشکەکاتەوە لەبەرەوە بڕێک لە براندە باشەکانی دنیا و براندە نوێیەکان ئەو مادە کەفکەرە ناکەنە ناو هەویری ددانەوە بۆی ڕێگە بگرن لە وشک بوونەوەی ناودەمی مرۆڤ جگەلەوەش بەکارهێنانی ئەو بنێشتانی کە زایلی تۆڵی تێداسە بۆتان نووسینە سەر شاشە زایلی تۆڵ شەکرێکی دەستکردە لە برێەوەی کە زیانی هەبێ سوودی هەیە بەکتریاکان خاو ئەکاتەوە چالاکی بەکتریاکان تێک ئەیات لەبەرەوە ددانی مرۆڤ کەمتر کلۆرە بێ پووک کەمتر نەخۆشەکەوێ و جگەلەوەش زایلیتۆڵ هانی لیکە ڕژێنەکانەدات کە لیک زیاتر بڕێژن جگەلەوەی زایلیتۆڵ بە شێوەی بنێشت هەیە بە شێوەی پەمپ و سپراشەیە کە ئێستا بە شێوەی وێنەکە دەیبینن کە دەکرێت سوودی لێوەربگرن بەڵێ بنێشت و پمپ لە کاتی بە ڕۆژبوون ڕۆژوو بەتاڵەکاتەوە بەڵام دەکرێت تێوەردراوە غەرغەرە بەکاربێنن کە ئەمانە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە و ناودەمی مرۆڤیش پاراوەکاتەوە خۆ هەر نەبوو ئەکرێت بە ئاو لە کاتی دەستنوێ شوشتندا ناودەم وەربدرێت بۆی کە کەمێک ناودەم پاراو بێتەوە و چالاکی لیکە ڕژێنەکان باشتر ببێتەوە هەموو ئەمانە و پاراوبوونی ناودەم جگەلەوەی بۆنی دەم خۆشەکە کلۆربوونیدان کەمەکاتەوە نەخۆشەکانی پوک کەمەکاتەوە ئەگەری برینی ناودەمیش کەم دەکاتەوە و بە ئاسوودەی دەکرێت بدوێن و بخۆن و قوت بدەن چونکە ئەوەتان لەبیر بێت کە لیک یەکەم قۆناغی هەرسکردنی خواردن جێبەجێ دەکات کە لە ناودەمی مرۆڤدایە و خواردنەکە نەرمونیان دەکات بۆی کە بە قورگ و قوڕاگ و سورنجکە بچێتە خوارەوە بەرەو گەدەی مرۆڤ ڕێنمایەکانتان بیر دەخەمەوە ڕۆژانە 8 پەرداخ ئاو بنۆشن دووجار بە فڵچە و هەیوری دانەکانتان بشۆن کە فلۆرایدی تێدا بێت و باشترە کە SLSی تێدا نەوێت و هەروەها 6 جارە سەردانی پزیشکی ددان بکەن جگەلەوەش هەندێک بەڕێز دەتوانن بنێشتی زایلیتۆڵ و سپرای زایلیتۆڵ بەکاربێنن جگەلە هەندێک تێوەردراوە کە دەکرێت سوودمەند بێت بۆ لیککردن و هەندێک جاریش مژینی هەندێک نوقڵ کە زایلیتۆڵی تێدایە و هەندێک جار سەهۆڵ دەکرێت یارمەتی دەربێ بۆی کە پاراو بینەوە